فێربوونی ئینگلیزی لە ڕێگای چیرۆکەوە. وانەی 11. Two old gentlemen lived in a quiet street in Paris. Two old gentlemen, دوو پیاوی خانەدان و بەڕێز lived ئەژیان in a quiet street لە شەقامێکی ئارام و بێدەنگ in Paris لە پاریس. They were ئەوان چۆن بوون friends ئەوان هاوڕێ بوون and neighbors و هاوکات دراوسێش بوون. بەڕێزان neighbor ئەگەر ئەم یۆی هەبوو واتە ئەم سپێڵە بەریتانیا، ئەگەر یۆکەی نەبوو واتە سپێڵەکە ئەمریکیە. بۆیە ئەگەر بەم شێوازە لە کۆمپیوتەرە بنووسی و نظامی کۆمپیوتەرەکەت ئەمریکی بێ خەتێکی سوور بەژێریا ئەهێنێت پێت بڵێ کە ئەمە هەڵێ. بەڵام لەم حاڵەتە کە من ئەمەم فول سایز کردووە ئەم نووسینە دەرناکرێت واتە هەڵەکە خەتە سوورەکە دیار نییە. And they often جواب بگەڕێنین بۆ چیرۆکەمان دوو پیاوی خانەدان ئەژیان لە شەقامێکی بێدەنگی پاریس. They were friends هاوڕێ بوون and neighbors دراوسێ بوون and they often went for walks زۆر جار ئەچوون بۆ پیاسە. Together واتە پێکەوە in the streets لە شەقامەکان when the weather was fine کاتێک weather ئاو هەوا چۆن بووە was fine باش بووە هەر کاتێک ئاوهەوا خۆش بووە پێکەوە چوون بۆ پیاسەکردن لە شەقامەکان. Last Saturday شەممەی ڕابردوو بۆچی هەمیشە لەم چیرۆکانە باسی شەممەیان کرێت چونکە شەممان و یەکشەممان پشووە. Last Saturday they went for a walk. They went ڕۆشتن for a walk بۆ پیاسەیەک at the side of the river. At the side واتە قەراخ تەنیشت لەکوێوە لە قەراخی of the river لە کەناری ڕووبارەکە. The sun shone خۆر ئەدرەوشایەوە. The weather was warm. Weather ئاوهەوا was warm ئاوهەواش چۆن بوو گەرم بوو. There were a lot of flowers everywhere. There were لێی بوو. A lot of flowers گوڵانێکی زۆر everywhere لە هەموو شوێنە واتە هەموو شوێنە پڕ بوو لە گوڵ. And there were boats on the water. There were لێی بوو boats بەلەمی لێبوون بەلەمی زۆر on the water لە ئاوەکە لە ئاوەکەشە بەلەم هەبوو. The two men walked happily. دوو پیاوەکە walked پیاسەیان کرد happily بەدڵخۆشی for half an hour واتە بۆ half واتە نیو بۆ نیو کاتژمێر. And then پاشان one of them said to the other. And then پاشان one of them یەکێکیان said وتی to the other بەوی تریان That's a very beautiful girl. That's a واتە ئەوە چییە very beautiful girl کچێکی زۆر جوان. ئەویش وتی where can you see a beautiful girl ئەوە تۆ لەکوێ کچی جوان ئەبینیت واتە ئەم نایبینێ سەر بەرزەکاتەوە هیچ دیار نییە ئەڵێ تۆ لەکوێ کچی جوان ئەبینی. said the other ئەوی تریشان پێڵێ I can't see one anywhere ئەڵێ خۆ من هیچ دانەیەک لە هیچ شوێنە نابینم واتە من خودی کچەکە نابینم. I can see two young men من تەنها ئەتوانم دوو پیاوی گەنج ببینم. They're walking towards us ئەوان بەرەو ئێمەیەن واتە بە پیاسەکردن بەرەو ڕووی ئێمەیەن واتە پیاوەکان. The girls walking behind us کچەکەش پیاسە ئەکا ئەویژێت behind us لە پشتمانەوە. Said the first man quietly بە هێمنی و ئارامی پیاوی یەکەم وتی کچەکە لە دوامانەوەیەت واتە یەکەم جار ئەڵێ ئەوە کچێکی جوان
پیاوەکەش لەسەر بەرزەکەات ئەڵێ کوا کچی جوان ئەڵێ من کچی جوان نابینم بەس دوو پیاوە بینم بەرەو ڕوومانیان ئەڵێ چییە بەڵام لە پشتمانەوە کچەکە لە پشتمانەوەیە but how can you ئەمە بە هەڵە نووسراوە S-E-E but how can you see بەڵام تۆ چۆن ئەتوانی see ئەو بە غەڵەت نووسراوە S-E-E واتە بە دوو جار E بنووسێ چۆن ئەتوانی ببینی her then ئەو کچە ئەی باشە وەکوای بڵێ ئەی باشە تۆ چۆن ئەتوانی ئەو کچە ببینی asked his friend هاوڕێکەی لێی پرسید the first man smiled and said the first man پیاوی یەکەم smiled زەردەخەنەیەکی کرد and said وتی I can't see her من ناتوانم ببینم but I can see the young man's eyes but بەڵام I can see من ئەتوانم ببینم the young man's واتە پیاوە گەنجەکان چی the young man's eyes من ئەتوانم چاوی پیاوە گەنجەکان ببینم واتە کە سەر هەڵەبڕێ دوو پیاوی گەنج زۆر وڕبوون بە پشتیانە یەکسەر هەستەکە ئەوە ئەبێ لە دواوە کچێکی جوان بێت ئینگلیزیەکەی بڵێ پیاوی خانەدان پیاوانی خانەدان بەکۆ gentleman بڵێ شەقام street دراوسێ ئەتوانی بیری لەکەیتەوە بزانێت سپێڵەکەی بێت چۆن بێ بەڵێ دراوسێ پێوترێت neighbor سپێڵەکەی بێت چۆن بێ neighbor ئاسانە ئەوڵەکەی نییە کە ناوەڕاستەکەی بەیەکی داخرەگە شلەیەکی دیە بەڵام کە ئەڵێی neighbor ئەبێ بڵێ E-I-G-H neighbor B-O-R یا B-O-U-R neighbor بڵێ بە پێڕۆشتن پیاسە walk بڵێ کاتێ ئاوهەوا باش بووە when the weather was fine پێکەوە together بڵێ تەنیشت ببورن سایت واتە قەراغ تەنیشت دەریا ڕووبار بڵێم بە ئینگلیزی چۆنە وترێ ڕووبار river بڵێ خۆر ئەدرەوشایەوە ڕابردووە خۆر ئەدرەوشایەوە the sun shone بڵێ گەرم warm بڵێ لێی بوو گوڵێکی زۆری لێبوو واتە گوڵانێکی زۆری لێبوو there were a lot of flowers بۆچی ناڵۆمە a lot of لەبەرەوەی تێکە کەوتوتە بین دوو بزوێن لە شێوازی دەربڕینی ئەمریکیان ناڵێ a lot of مەگەراوە بە خاوی بڵێ a lot of بڵێ a lot of a lot of flowers گوڵەکان بڵێ هەموو شوێنێ everywhere بڵێ لێی بوو بەلەم لەسەر ئاوەکە واتە لەسەر ئاوەکە کۆمەڵێ بەلەمی لێبوو لەسەر ئاوەکە بەلەمی لێبوو there were طبعا ئەو وێرەش بە هەڵە نووسراوە there were نابێ وا بنووسرێ ئەو ئەیچەی ناوێ چونکە ئەوە وێری ئابردووی وۆزە there were نەک وێری شوێن
واتە من کاتێکیش هەڵەیەکی تایە تێبینیەک ئەم ئەوەش بۆ خۆی پێچشتێکی باش بە کە ئێوە تێبینی بکەن. There were ئەم وێرە هەڵەیە ئەبووە ئەم ئێچیکانە بووە. There were واتە لی بوو boats بەلەم on the water لە سەر ئاوەکە. بڵێ بە دڵخۆشیەوە. happily بڵێ بۆ ماوەی نیو کاتژمێر. for half an hour بڵێ ئەوە کچێکی زۆر جوانە. That's a very beautiful girl. بڵێ لەکوێ ئەتوانی ببینیت. لەکوێ تۆ ئەبینیت. لەکوێ ئەتوانی تۆ ببینیت. Where can you see. بڵێ من ناتوانم ببینم هیچ یەکێک لە هیچ شوێنێ. من دانەیەک نابینم لە هیچ شوێنێ. I can't see one anywhere. بڵێ ئەوان پیاسە ئەکەن بەرەو ڕووی ئێمە. ئەوان بەپێیەن بەرەو ڕووی ئێمە. They are walking towards us. بڵێ من ئەتوانم دوو پیاوی گەنج ببینم. I can see two young men. بڵێ پشت. لە پشتمەوە. پشت. behind. بڵێ وتی کەسی یەکەم بە هێواشی. وتی کەسی یەکەم بە ئارامی بە بێدەنگی. Said the first man quietly. جوان تێبینی بکە. Quietly. Said the first man quietly. بڵێ پیاوەکە زەردەخەنەی کرد. The man smiled. بڵێ چاوەکان. Eyes. بەڵێ بەرەزان هاتینە کۆتایی وانەی 11.